لا درێژەی بەڕێوەچوونی چالاکیەکانی پرۆژەی سومبولی نور و لە هەفتە ساڵیادی باڵاپۆشیدا ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پانێڵێکی لەژێر ناونیشانی باڵاپۆشی لە نێوان ئەرکێکی ئاینی و پێویستیەکی کۆمەلگا بۆ هەریەک لە مامۆستا سۆران عەبدولکەریم مامۆستای ئاینی و بەدریە سیوەینی پەرلەمانتار ساز کرد. کارگێڕێکی بەشی پەروەردەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاماژەی بەوە کرد لە هەفتە ساڵیادی باڵاپۆشیدا توانیوانە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدەن. یەکێک بەش لە بەشداربووانی ئەم سیمینارە زۆر دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە هەستا بە سازدانی ئەم کۆڕانە بۆ هەردوو بەڕێزان مامۆستا سۆران و مامۆستا بەدریە دیارە سازدانی وەها کۆڕێک سوودێکی زۆری هەیە بۆ خانمانی ئێمە بەتایبەت نەک تەنها لەم هەفتەی باڵاپۆشیە لە هەموو کاتێکدا کۆڕیوا و سیمیناریوا سوودی ئەبێ بۆ خانمانمان لەبەرەوەی خانمانێکی زۆرمان تەنها بە ڕەمزیەن باڵاپۆشی نەچۆتە ناخ و ئیمانیانە وەکو دینوەریان نەگرتووە زۆر بەمان وەکو عادەت وەرمانگرتووە نەکو وەکو عیبادەت. وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەاندنی هەفتەی باڵاپۆشیدا هەستاین بە ئەنجامدانی چەند چالاکیەکە خۆی لە 6 بڕگەدا ئەبینیەوە. بڕگەی یەکەمیان ئەوە بوو کە دابەشکردنی زیاتر لە 400 سەرپۆش بە سەرپشکان و دایکان لە ناوەندەکانی خوێندن و زانکۆ پەیمانگاکان و ناوبازاڕی شاردا و دابەشکردنی زیاتر لە 1500 دانە بڵاوکراوە و 100 دانە نامیلکە و کتێب و 1500 دانە لە شیرینی بە سەرپشکان و دایکانماندا و بەشێکی کە لە بڕگەیەکی کە لە بڕگەکانمان پێشکەشکردنی دوو سیمینار بوو لەلایەن لقی خوشکانی قوتابیانی تەکیەوە بوو بۆ بەڕێزان مامۆستا لێر گەرمیانی و خات و شلێر و بڕگەی کۆتاییمان و بڕگەی شەشەممان ئەم پانێڵە بوو بۆ بەڕێزان مامۆستا سۆران عەبدولکەریم و خات و بەدریە سیوەیلی. ساڵانە و لە هەفتە ساڵیادی باڵاپۆشیدا لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لەلایەن ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچن. پێشکەشکارانی پانێڵەکەیش سازدانی ئەم جۆرە پانێڵانە ناو بەناو بە گرنگ دەزانن و دەڵێن پێویستە ساڵانە نەک لە هەفتەیەکدا بەڵکو بە درێژایی ساڵم جۆرە چالاکیانە بەڕێوە بچن و گرنگیان پێ بدرێت. من تەنها پانێڵێک یاخود کۆڕ و سیمینارێک لە ساڵێکدا پێم اکتیفانیە پێم باشە لە هەموو هەفتەیەکدا لە هەموو مانگێکدا بەردەوام ساڵانە و ڕۆژانە مانگانە ئەم بۆنانە هەبن بۆ ئەوەی کە کۆمەڵگامان کامە کۆمەڵگایەکە لە سەدانەوە ئەوەندەی موسڵمانە زیاتر ئاشنا بن بە دەقە شەرعیەکان و بە شکۆی حیجاب بە ناوڕۆکی حیجاب بە جەوهەری حیجاب بەواتە حیجاب تاوەکو ئافرەتانمان نەبنە سوتەمەنی. بەڵام پێم وایە ئەمە کەمە هەموو ڕۆژێ هەفتەی یعنی هەموو ڕۆژێ یادی باڵاپۆشی وێشتا کەمە بەڵام ئەم کۆڕ و سیمینارانە بۆ خۆی ئیجابیاتی خۆی هەیە کاریگەری خۆی هەیە لەسەر ئافرەتان لەسەر دایکان لەسەر خوشکان کە لەم شوێنەیە ئافرەتێک لە سفوری و ئەبێتە باڵاپۆش ئەمە هاندانێکی زۆر گەوریتیایە بۆ ئافرەتانی ناباڵاپۆش بۆی خی گەورە فەرمیوە ذەکر فإن الذیکرا تەنفع المؤمنین. من زۆر بەباشی ئەزانم ساڵانە ئەم کۆڕ و سیمینارانە بگێڕێ. لە ئێستادا و بەهۆی بەرفراوانبوونی سۆشیال میدیاوە کەسانێک دەیانەوێت گومان لەسەر ئاینی ئیسلام و هەندێک لە بەها کوردەواری ڕەسەنەکان دروست بکەن. بەڵام لق و ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان با درێژایی ساڵ و بە ئەنجامدانی چەندین چالاکی جۆرا و جۆر دەیانەوێت ڕێگە لەو هۆکارانە بگرن کە گەنجان بەلا ڕێدا دەبن. بەرهەمی چالاکیەکانیشیان پێگەیاندنی نەوەیەکی تەندروست و دوور لە بیری توندڕەوی بووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.